خەریکە کاری خۆبەخشی لە کوردستان و لە نێوچین و توێژە جیاوازەکان ببێتە نەرید. دکتۆر ڕۆژان فەریدون و شاگوڵ ئەبوبەکر و ڕۆژیار لوقمان لە دوو ڕێکخراوی ژینگەیی ئەرکی هۆشیاری ژینگەییان لە ئەستۆ گرتووە. ڕێکخراوەکانی ڕۆژان و شاگوڵ و ڕۆژیار تۆڕی زەوی و سروشتی کوردستانن. جارە دەپرسین ئایا سروشتی کوردستان پیسە؟ ئەوان ئاوا وەڵام دەدەنەوە. ژینگەی کوردستان پیسە؟ بێگومان دەگەر تۆ هیچ شوێنێک نییە لەسەر ڕووی زەوی 100% خاوێن بێت، چونکە گەرەوەی دەستی مرۆڤی ڕاستەوخۆ نەگەیشتێت ناڕاستەوخۆ کاریگەری هەبووە لەسەر پیسکردنی ژینگە. کوردستانیش بێگومان لەو چوارچێوەیەیە، بەتایبەتیش لە کۆمەڵێک ناوچەی دیاریکراومان هەیە کە بە تەواوەتی ئەتوانین تەرکیز بخەینە سەری کە کێشە و گرفتی پیسبوونی تایە. بەڕاستی ژینگەی کوردستان لە هەموو لایەنێکەوە پیسە، ئەمەش دەگەڕێتەوە بۆ لایەنی سەرەکی یەکەم کەم تەرخەمی حکوومەت، دووەم هاوڵاتیان بەداخەوە کە زانیاری شەوتویان نییە لەبارەی پیسبوونی ژینگە و ئەگەرەکانی مەترسیەکانی پیسبوونی ژینگە. ژینگەی خۆمان ڕاستەکەی بە پیسی ئەبینم، خۆی ئەگەر باسی پیسبوونی ژینگەی زۆر لایەن ناگرێتەوە. ئەمە پیسبوونی خاکمان هەیە، پیسبوونی هەوامان هەیە، پیسبوونی ئاومان هەیە. ژینگە بە عام هەمووی پێویستی بە پارێزگاریکردنی لە هەموو ڕێکەوە. نەبوونی هۆشیاری ژینگەیی و کارەنەبوونی کارگەکانی ڕیسایکڵین لە کوردستان و بوونی هەزاران ئۆتۆمۆبیل لەسەر شەقام و دەردانی هەزاران تۆن گازی ژەهراوی و نەبوونی ڕووبەری سەوزایی پێویست و سەدان تۆنی تر نایلۆن و پلاستیک کە ڕۆژانە بەکاردەهێنرێن و فڕێ دەدرێن جۆرە ئاماژە پێکراوەکانی پیسبوونی ژینگەی کوردستانن. کۆمەڵێک کار هەیە لە ئەستوی هاوڵاتیانم. ئەو هەنگاوانی کە زۆر سەرەتاین ئەبێت هاوڵاتیان هۆشیاریکی وتوانە بێ بتوان ژینگەکەیان پارێزن. لە دوای ئەوە ئەم ئیشە ڕادەستی حکومەت دەکرێت. کۆمەڵێک بەرپرسیارەتی گەورەتریش لە دەستی حکومەتە بووی بتوانێت ژینگەکەی پارێزن. کاری کێیە پاراستنی ژینگە؟ یەکەم شت ئێمە ئەبێ بگەڕینەوە بۆ حکومەت کە پێویستە سزا یان سزا دابنێ لەسەر ئەو کۆمپانیانە یان ئەو خەڵکانەی کە کەم تەرخەمن لە بواری ژینگەیە کە ئاگاداری مەترسی پیسبوونی ژینگەنین بەبێهۆ پیسی فڕێیان یاخۆ ڕێکخراویش زۆرە لە بواری ژینگە ئیشەکە بە خۆشحاڵیەوە، بەڵام هەر کەس لە شوێنی خۆی لەوانەیە ئێمە کۆمەڵێک خەڵک هان بین کە پێشتر بیری لەوە نەکرد بێت زەرفی لاینۆل بەکاربێنێ بۆ نمونە با بڵێن، ڕێکخراوێکی کە لەوانەیە دار بڕوێنێ و پێویستە ئێمە هەمومان تاکو بە کۆمەڵگا هەمووی هەوڵی ئەوە بین کە کۆمەڵگەکەمان بەرە ئەوە بەرین کە ژینگەیەکی پاک و تەندروست بێ بۆ هەموو لایەک. گروپی خۆبەخش هەوڵی هۆشیاری خەڵک دەدەن بۆ پاراستنی سروشت و ژینگەی کوردستان و ئەمە ڕووە دیارەکەیەتی. بەڵام خۆبەخشەکان دەڵێن هەرچەندە گوزرانی خەڵک و فەرمانبەران خراپ بێ، حکوومەت ئەرکێتی بۆ چاکردنی ژیان و بژێویان، بەڵام لێرەدا ئەرکی خەڵکیشە جوانی ژیان و ژینگەکەی بپارێزێت کە پەیوەندی بە هەمووانەوە هەیە و بە تایبەت خاڵی ئەرێنیە بۆ پاراستنی هەمووان لە نەخۆشیە خەتەرەکانی وەک شێر، پەنجە و هاوشێوەکانی. عوسمان ئەبوبەکر، گەلی کوردستان، سلێمانی.